ئەم کاتتان باش ئازیزانم ئەمڕۆ دەمانەوێ تیش بخینە سەر تەوەرەیەکی گرنگ کە زۆر کات یەکێکە لەو کێشانەی کە لە نێوان دوو هاوسەرەکانە بەدی ئەکرێ. ئەم جارە تایبەتی ئەکەین بە خانمان بۆ ئەو خاتونانەی کە دەیانەوێ خۆیان بپارێزن لە دەمەقاڵە و خۆیان بپارێزن لە دەنگەدەنگ لەگەڵ هاوسەرەکانیانە. پێویستەکە پێنج واتە هەیە، پێنج بابەت هەیە زۆر لەسەری نەڕوان. یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە خاتونی بەڕێز ئاگاداری بێ ئەویش ئەوەیە ئەم پرسیارە زۆر دووبارە نەکاتەوە. زۆر کات خاتونەکان بە هاوسەرەکانیان ئەڵێن ئۆ باشە تۆ ئێستا وەکو جاران منت خۆشەوێ، وا هەستەکەم کە تۆ خۆشەویستەکەت کەمی کردووە، وا هەستەکەم وەکو جاران نەماوی. پیاو زۆر لەوانەیە وەکو خانمان ڕۆمانسی نەبن لەم بوارانەدا. کاتێک کە تۆ پرسیارێکی ئاوا ئەەکەیت ئەگەر هاوسەرەکەت وەڵامێکی گونجاوی نەبوو لەوانەیە وەڵامێکی ڕقی هەبێ. ئێ باشە کابێت تۆش پێویستەکە خاتونی ئازیزم جارجارێک لەم پرسیارە خۆت بپارێزی بۆ ئەی کێشت بۆ دروست نەبێ. خاڵی دووهەم کە گرنگە ئێمە قسە و باسی لەسەرکەین ئەویش ئەوەیە زۆر کات خاتونەکان هەر بەیانی زوو لە کاتی نان و چا ئامادەکردنە بە هاوسەرەکانن ئەڵێن ئەوە چی ئامادەکەین بۆ نانی نیوەڕۆ، چی ئامادە بکەین بۆ نانی ئێوارە. پیاو کەی تااقەتی ئەم بابەتانەی هەیە. زۆر باشترە کە هیچی لەسەر نەڵی لەوانەیە هاوسەرەکەت لەداخە خواردنێکی قورس بڵێت. کاتێک کە خواردنێکی قورس ئەڵێ تۆ لە مێشکی خۆتە شتێکت پرۆگرام کردو کە ئەمڕۆ ئامادەی بکەیت، ئیتر بۆ دەیت و ئەم کێشمە دروست ئەەکەیت کە دوای شتەکە ئێبشت بۆ ئامادە نەکرا و کێشێکیش بۆ خۆ دروستکەی. زۆر باشترە خۆت پلانێکی جوانت هەبێ. پێویست ناکە هەموو ڕۆژ ئەم پرسیارە دووبارە بێتەوە نازانم چی ئامادە بکەم، چیم پێ ئامادە بکرێ، چی بەدڵی تۆیە بۆ ئەوی کێشەیەک دروست نەبێت و خۆتی لێ بپەڕێنیتەوە. خاڵێکی تر لە خاڵەکان حەزەکەم بزانن خاتونانی ئازیز، پیاو زۆر کات ئاگەی لە ئیشارەت و تەلمیحات نییە وەکو خاتونەکان. زۆر کات تۆ ئەو ڕۆژە گۆڕانکاری کرد لە خۆتا کردووە دێتە بەردەمی هاوسەرەکەتەوە پێی ئەڵێ ئەوە هیچ بەدی ئەەکەی لە منە، ئەو باشە هیچت بەدی نەکردووە، ئەو باشە بۆ قسەیەکت نەکرد. دی ئەمە خۆی بۆ خۆی پیاو زۆر تااقەتی ئەم پەنا و ئەم سەر و ئەو سەری نییە. ئەگەر بکرێ یەکسەر پێی بڵێ ئەم ڕۆقژت چی لێ کردووە، جلەکەت تازەیە، بۆ ئەوەی نەڵێ نەوەڵا هیچ بەدی ناکەم. باشە چی بەدی بکەم، بۆ لە کوێ بووی، یعنی سیرەکەی چییە تۆ خۆت بپارێزی لەوەی هەموو ڕۆژێ بەم هاوسەری تۆ بڵێ ئەمڕۆ هیچی تازت لە من بەدی کردووە، ئەمڕۆ هیچی کەت بینیوە، پێویست ناکات. هەر ئەکتوانیت یەکسەر بڵێ ئەمڕۆ ئەم ستایلە تازم هەیە تۆ بەدڵتە یاخود بەدڵت نییە، ئەمەنە پێچ و پەنایتیامەکە بۆ ئەوەی قسەکان بەرەو کێشەی زیاتر نەڕوات. خاڵی چوارەم یەکێک لەو شتانی کە زۆر پیاو پێی ناخۆشە ئەویش ئەوەیە ئەوە لە کوێ بوویت، ئەوە بۆ دواکەوتی، ئەوە بۆ درەنگ هاتیتەوە کە ئەم پرسیارانەی تۆش زۆر کات ئەویش وەڵامێکی ڕقی هەیە. ئەی باشە خۆت نازانی من لەسەر کار بووم، ئەی نازانی من ڕۆشتم پارەم بۆ ئێوە پیا کرد، ئەی نازانی من چی ئەەکەم و چی ئەەکەم. لەبەر ئەوە ئەوە ئەزانێ کە تۆ مراقبەی ئەەکەی، تۆ ئۆتۆی بەدواوەی. لەبەر ئەوە خۆت بپارێزی لەم پرسیارە کە هاتەوە لە جیاتی ئەم پرسیارانە پێشوازێکی گەرمی لێ بکەیت، پێت خۆش بێت، یەکسەر بە خەندە و بە جوانیەوە چایەکت بۆ ئامادەکرد بێ، قاوەیەکت بۆ ئامادەکرد بێ، پێشوازیەکی جوانی لێ بکە، نەک کۆمەڵێ پرسیاری محاسەبەکردن کە وەڵامێکی ڕقت دەست ئەکەوێت. خاڵی پێنجەم و کۆتاییمان ئەوە لەگەڵ کیا بوویت. چونکە زۆر کات تۆ پێشتر لەوانەیە قسەت لەگەڵ لەسەر هاوڕێکانی هاوسەرەکەت کرد بێ، کاتێک ئەڵێ لەگەڵ کیا بووی، ئەوڵە لەگەڵ فڵان کەسا بووم، تۆ یەکسەر قسەیەکی تر ئەەکەیت، باسی ئەوەتان کرد لەگەڵ چیتان کرد، یعنی تۆ بۆ بیت هەموو تەفاسیل و دەقائیقی ژیانی هاوسەرەکەت بزانی. لەبەرەوە خاتونی ئازیزم زۆر گرنگە ئێمە ئاگاداری ئەم پێش پرسیارە بین بۆ ئەوەی بتوانین ژیانێکی باشتر بەرینە سەر و دوور بین لە کێشە و مشکلە، نەک دوور بین لە کێشە و مشکلە ئێمە بینە هۆکارێک و فاکتەری بۆ دروستبوونی کێشە و مشکلەکانمان. لەوە گرنگتر ئەم بابەتە بەڵێ ئێمە قسەمان بۆ خاتونەکان کردووە، بەڵام پیاوانش ئەبێ ئاگاداری بن. ئەو پیاوە بەڕێزانە کە گوێ لەم بەرنامەی ئێمەش ئەگرن بزانن ئەم پێش پرسیارە لەوانەیە ڕووبەڕوود بێتەوە ڕۆژانە، کە ڕووبەڕوود ئەبێتەوە بۆ تۆ ناتوانانی وەڵامێکی گونجاو وەڵامێکی جوانی بۆ ئامادە بکەی بۆ ئەوەی بێکەوە بگونجێن. ئەگەر وانە بێ تۆ هەموو ڕۆژ ئەم پرسیارەت لێ ئەکرێ، تۆش بە ئستوبێکی ڕق وەڵام بیتەوە، تۆش هۆکارێک و فاکتەرێکی بۆ کێشەکان. لەبەر ئەوە خاتونی ئازیزم
برای بەڕێزم با بەیەکەوە بتوانین ژیانێکی جوان دروستکەین و ئامانجدار بێ بۆ ئەوەی بتوانین هەموو ساتەکانمان پێکەوە بژین. ئەگەر وانە بێ کە من ئەم پرسیارانە ئەو خاتونەی کە ئەیکا لە هاوسەرەکەی وە کێشەیە دروستە بێ جارێکی پیاوەکە ماڵەکە بەجێ هێڵێتەوە. بەڵام ئەگەر زانی بە شێوازێکی تر بیکا، ئەگەر زانی خۆی لێ پارێزێ، ئەو کاتە هاوسەرەکەیشی لە ماڵەوەدا ئەنیشێ و ئەتوانن کاتێکی خۆش بەرنەسەر. هیوادارم هەموو هاوسەرەکان لە ژیانێکی خۆشا بن، هیوادارم کات و ساتان هەر خۆشی و شادی بێ.